سڵی خۆی گەورەتان لێبێ وەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێ پەیامی ڕۆژ دووباراتینەوە خزمەتتان با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن با تەندروستێکی زۆر باش و با دڵێکی ئارامەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆژمان پێکهاتوون لە چەند تەوەرێکی سەرەکی. تەوەری یەکەمیان قسە لەسەرەوە دەکەین چۆن چاودێری دەستگاکانی ڕاگەیاندن یاخود میدیاکان دەکرێت بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا فیلتەرێکی تایبەت یاخود پێناسەیەکی تایبەت بۆ پەخشی میدیاکان نییە بە تایبەتی لەسەر ئەوەی کە چۆن و چه جۆرە بەرنمەیەک دەبێت پێشکەش بکرێت کار ڕەخنە و گلەی و گازندەی زۆر لە ڕابردوودا لە دەستگاکانی ڕاگەاندن کراوە بۆیە دەمانێت لە تەوەری یەکەمدا بزانین چۆن پێویستە چاودێری دەستگاکانی ڕاگەاندن بکرێت. تەوەری دووەمی بەرنمەکەمان ڕۆژی جیانی شاخە قسە لەسەر بە تایبەتی شاخڕەوی دەکەین لەوەی کە ئەو گروپانی لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکە بووەتە باو چەندین گروپ ڕۆژانە و هەفتانە سەردانی شاخەکانی کوردستان دەکەن و شاخڕەوی ئەنجام دەدەن. تەوەری سێمی بەرنمەکەشمان تەوەرێکی تۆمارکراوەکە فێرکاری بڕین و درومانە لەگەڵ چەندین زانیاری و ڕاپۆرت کە تا کۆتایی بەرنامە پێشکەشتان دەکەین. بەڵایزان سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری کە ئاشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژووە گرنگانی کە لە ڕابردوودا ڕوویانداوە. با پێکەوە بینەری و بڕگەیەش بین. یانزەی دوانزەی ساڵی 1911 لە دایکبوونی گەورە نووسەر و ئەدیبی میسر نەجیب مەحفوظ ناوبراوی یەکەم کەسە لە وڵاتی عەرەبی کە خەڵاتی نۆبڵی ئاشتی بۆ ئەدەب وەرگرتووە ساڵی 1970. نەجیب مەحفوظ یەکێکە لە نووسەر و ئەدیبە کاریگەرەکانی میسر کە تا ئێستاش نووسین و بەرهەمەکانی کاریگەری و خوێنەری خۆیان لەدەست نەداوە. یانزەی دوانزەی ساڵی 1947 دامەزراندنی ڕێکخراوی یونیسێفی جیانی بۆ چاودێری مناڵان و پاراستنی مافەکانیان. ئەوەش پاش شەڕی جیانی دووەم هات کە ملیۆنان منداڵبوونە قوربانی و ملیۆنانی دیکەش بریندار و بێسەرپەرش بوون بە هۆی نەمانی دایک و باوکیانەوە. ساڵانە لە سەرانسەری جیاندا مناڵان دەکرێنە قوربانی و ئامانج بۆ بەرژەوەندی بەشێک لە مرۆڤەکان و کاری قورسیان پێدەکرێت یا منداڵ دەڕفێنرێت و لە بری پارە ئازاد دەکرێت یاخود زۆر جار ئەندامە گرانبەهاکانی لەشی منداڵ لە ڕێگەی ڕفاندنی منداڵەکەەوە دەفرۆشرێت و بازرگانی پێوە دەکرێت و منداڵان بۆ بازرگانی مادە هۆشبەرەکان و گواستنەوەیان بەکاردەهێنرێن کە ئەمە دژە لەگەڵ جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ کە لە دەی دوانزەی ساڵی 1948 لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە دەرچوو. یانزەی دوانزەی ساڵی 1948 دوای دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل لە سەر خاکی فەلەستین
دەوڵەتی ئیسرائیل و ئەنجومەنی گەل بڕیاریاندا کە قودس بێتە پایتەختی فەخری ئیسرائیل تا ئەو ساتەی کە ڕزگاری دەکەن و دەیخەنە ژێر دەستی خۆیانەوە و ناوەکەشی دەگۆڕن بۆ ئۆرشەلیم. یانزەی دوانزەی ساڵی 1970 یاریزانی بەناوبانگی موسڵمانی مشتەکۆڵی جیانی محەممەد عەلی کلای کۆتایاری خۆی لە یاری مشتەکۆڵە ئەنجامدا و پاشتر واسێنانی خۆی لەو یاریە ڕاگەیاند و وازی لەو یاریە هێنا. محەممەد عەلی کلای ساڵی 1942 لەدایک بوو و ساڵی 2016 کۆچی دوایی کردووە لە تەمەنی 74 ساڵیدا. چۆن لە هەرێمی کوردستان چاودێری دەستگاکانی ڕاگەیاندن یاخۆت میدیاکان بکرێت. لە سەرەمتەوەرە میوانێکی تایبەتمان لە هەولێرەوە دەبێت کە ویش بەڕێز خاتوو دکتۆرە سارا موحسین مامۆستای زانکۆ میوانمان دەبێت و قسە لەسەرەوتەوەرە دەکەین. دکتۆرە سڵاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا لە هەرێمی کوردستان چه دەستگایەکی تایبەت یاخود لایەنی پەیوەندیدارە تایبەتەکان کامانن کە پێویستە چاودێری دەستگاکانی ڕاگەیاندن بکەن؟ بەڵێ سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بەیانی هەمولایەک باش. میدیا ئەمڕۆ لە تەواوی دنیادا نەکتەنیا لە هەرێمی کوردستان کاریگەری خۆی هەدێ هەیە و هەتا دێ ئەم کاریگەری دەتوانین بڵین کە لە هەڵکشاندایە بە چەشنێک دەتوانین ئەمڕۆ دنیا بە دنیای مجتەمەعی زانیاری یاخود مجتەمەعی ئیعلام کۆمەڵگەی ئیعلام ببینین. هەر بۆ ئەم مەبەستە پێویستە ڕەچاوی کۆمەڵێک لایەن و بنەما بکات کە ئەگەرچی لە وڵاتاندا یاسا و ڕێسای تایبەت هەیە کە بەپێی ئەم ڕاستا و یاسایە ڕەچاوی لایەنە مۆڕاڵی و لایەنە ئەخلاقیەکانی پیشەی کاری ڕاگەیاندن دەکرێت. بەڵام بەداخەوە دەتوانین بڵین لە زۆربەی وڵاتان و بەتایبەت لە عێراق و هەرێمی کوردستان بە چەشنێک میدیا لە فەوزا و پاشاگەردانیدایە کە ناتوانین بڵین ئێمە داوای چاکسازی یاخود داوای چاکسازی ڕیشەیی بکەین، بەڵکو دەمانەوێت کە کۆنتترۆلی ئەم بارودۆخە بکرێت. لەبەرەوەی لە ئێستادا ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستانە تۆ دەستگایەکی معنی یاخود مەرجعیەتێکت نییە وەکو پێویست ڕێخستنەوە بۆ پرۆسەی میدیا و تەواوی دەستگا جیاوازەکانی ڕاگەیاندن بکە. لەبەرەوەی کە ئێمە ئەزانین لە ئێستادا بەدەر لە میدیای تەقلیدی کە خۆی لە پرێس و تەلەڤیزیۆن و رادیۆکاندا دەبینێتەوە، ئێستا ئێمە بەهۆی گەزادەی گەشەی تەکنەلۆژیا کاریگەری میدیامان هەیە کە ئەویش فۆرمێکی تازەی میدیایە، ئەویش تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە بە ئەستەم دەتوانی کۆنتترۆل بکەی بەهۆی ئەو فەزا ئازادەی کە لە سەروی کۆنتترۆڵەوەیە. لە ئێستادا بەڕاستی بۆ ئەمە پێویستمان بە کۆمەڵێک میکانیزمە، یەکێک لەو میکانیزمانە کە لە ئێستادا وەکو زەڕورەتێ وەکو پێویستیەک کە پێویستە قسەی لەسەر بکرێ بوونی دەستگایەکی چاودێریە. من داوای هەموارکردنەوەی یاسا ناکەم ئەگەرچی بۆ خۆی یاساکەمان یاسایەکی کۆنا، بەڵام هاوکات یاسای چاکتریشمان هەیە کە تایبەتە بە مافەکانی ڕۆژنامەنووس، بەڵام وەکو پێویست جێبەجێ نەکراوە. بۆیە قسە لەسەر یاسا ناکەم و قسە لەسەر ئەنجومەنی باڵاش ناکەم کە ئەوەش بابەتێکی ترە، بەڵام دەتوانین هەر هیچ نەبێت دەستگایەکی چاودێری دابنین بۆ فلتەردانان بۆ خودی پەیامی میدیایی کە بۆتە هۆی پشێوی و ئارامی لە نێو کۆمەڵگەی کوردیدا. تا چاودێریکردن یاخود سانسۆردانانی سانسۆر لە پرسی ڕاگەیاندندا چه جیاوازیەکیان هەیە؟ بەڵێ ئەوەی کە من باسی ئەەکەم فلتەردانانە بۆ خودی ئەو پەیامەی کە بۆتە هۆی دابشکردنی شەقامی کوردی لەلایەک، بۆتە هۆی نانەوەی ئارامی، بۆتە هۆی بڵاوکردنەوەی چەواشەکاری، بۆتە هۆی بڵاوکردنەوەی هەواڵی درۆ، بۆتە هۆی بڵاوکردنەوەی نامۆیی و ترس و تۆقاندن بە تایبەتی لە بارودۆخە ناهەموارەکانە لە تەنگەژە سیاسیەکانە. من هەرگیز لەگەڵ ئەوە نیم کە مەودای ئازادی ڕادەربڕین بەرتەسک بکرێتەوە، نەخێر بەڵکو بە پێچەوانەوە ئەمە بابەتێکی ترە. من هەر لەگەڵ ئەوە نیم کە کار بکرێت بۆ بەرتەسکردنەوەی هەموو ئەو مافانەی ڕۆژنامەنووس، ئەمەی کە من دەیڵێم لەسەر خودی پەیامە میدیاییەکە دابنرێت کە هەندێک کەناڵ بەداخەوە دەتوانین بڵین
یاری بە هەواڵ و زانیاریەکانەکەن لەلایەک لەسەر خودی ئەو پەیامانە دابنرێ کە دەبنە هۆی دابشکردنی شەقامی کوردی لەسەر خودی ئەو پەیامە میدیاییانە دابنرێت کە کاریگەری خراپی هەیە بۆ سەر کللتور و دابوونەریت کە ئەتوانم ئەمەیان بگەڕێنەوە زیاتر بۆ کەناڵە هوەری و هەموو ئەو بەرنامە خراپانەی کە لە تەلەڤیزیۆنەکانەوە پەخش و بڵاو ئەکرێتەوە لەلایەک کە لەگەڵ کۆمەڵگەی کوردی لەلایەکی تر لەگەڵ دابوونەریت و ئاین و لایەنە ئاین و کۆمەڵایەتیەکاندا یەک ناگرێتەوە فلتەردا بنرێت بۆ تەواوی هەموو ئەو ڕیکلامە بێکەڵکانەی کە تەئسیر لە خۆڕەوشتی منداڵ دەکات فلتەردا بنرێت بۆ هەموو ئەو درامە خراپانەی کە بۆتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵگەی کوردی لەلایەک و زۆر بە تایبەتی لەسەر خێزانی کوردی. زۆر باشە کەواتە ئایا پێوەرێک هەیە بۆ ئەوەی کە بۆ پرۆگرامەکانی دەزگاکانی ڕاگەیاندن دامرێت بۆی بزانن کە چ پرۆگرامێک و چه بەرنامەیەک دابەزێنن؟ بەڵێ ئێمە هەمیشە باسی میدیای پرۆفیشناڵ دەکەین باس لەوە ئەکەین کە میدیاکانمان پرۆفیشناڵ بن لەبەر ئەوەی میدیای کاریگەر ئەو میدیایەیە کە میدیای خەڵک بێ کە میدیایەک بێ کە باڵانس بپارێزێ میدیا نابێ بۆ ئامانجێکی یاخود بۆ مەبەستێکی دیاری کراو بێ بەڵام بەداخەوە ئێستا میدیاکانی کوردی و بە تایبەتی تەلەڤیزیۆنەکان کە دەمەوێت زیاتر تیشکم لەسەر تەلەڤیزیۆنە کوردیەکان بێت چ لۆکاڵەکان بێت چ ئاسمانەکان بێ یاخود بۆ ئامانجێکی سیاسیە لەبەرەوەی کەناڵەکانمان زیاتر ئایدۆلۆژیەکی تایبەتی یاخود فکریان لە پشتەوەیە یاخود بۆ مەبەستی پارە پەیداکردن و بازرگانیە کە ئەمەیان زیاتر دەتوانین بڵێن قەیران و فەوزای لە نێو میدیای کوردیدا دروست کردووە هەر بۆ ئەو مەبەستە ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک پسپۆر لە چوارچێوەی سیمپۆزیمێکە باس لە ضرورەتی دەستگایەکی چاودێری ئەکەین کە تێیدا هەموو ئەو بنەمایانە دەخەینە ڕوو گرنگترینیان ئەوەیە کە ئێمە متمانە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بگێڕینەوە لەبەرەوەی ئێستا بینەری ئێمە هەموو تۆراون لە کەناڵەکان لە هەر کەسێکە پرسی لەسەر شەقام کەسێکی ئاسایی ئێستا نەک کەسانی پسپۆر بەڕاستی لەسەر میدیای کوردی قسە ئەکەن هەروەها دەمانەوێت ئارامی بۆ وڵات بگێڕینەوە لە ڕێگەی کارکردنی بە چەشنێک کارکردنی میدیا کە کاردانەوە و فیدباکی خراپی نەبێ ئەمیش لە ڕێگەی ڕەچاوکردنی هەموو ئەو پرنسیپ و بنەمایانەی کە لە ئیتیکی پیشەی ڕاگەیاندندا ئاماژەیان پێکراوە دەبێت هەموو دەستگایەکی ڕاگەیاندن بەڵگەنامەی ئیتیکی هەبێ کە کۆمەڵێک بنەما بۆ خۆی دابڕێژێت کە لە چوارچێوەی هەموو ئەو بنەمایانەدا کار بکە ئەمە خۆی لە خۆیدا فلتەرە کە لە هەموو دنیادا بەڕاستی دەتوانین بڵین بەم چەشنە میدیا دەگوزارێت بەم چەشنە دەتوانن میدیاکان پراکتیزەی کاری خۆیان بکەن هەتاوەکو ئەو فەوزایە دروست نەبێت کە لە ئێستادا میدیای کوردی لە میدیای کوردیدا دەبینرێ من هەمیشە لە زانکۆ بۆ قوتابەکانم باسەکەم بەڵێم کە کاتێک سەی تەلەڤیزیۆنەکانەکەم هەموو یەک فۆرمیان هەیە بەڵام بە دەنگی جیاواز وەکو ئەوەی کە بچیتە بازار شمەکێک بفرۆشی هەرێکە و بە دەنگێک بە مستەوایەکی سەوت هاوار بۆ شتومەک و پێداویستێکەیەکە زۆر جار سیاسەتی میدیاکان جیاوازە بەڵام لە ڕێگەی شەڕی سیاستەوە زۆر جار شەڕی ناوچەگەریەتی دەکەن زۆر جار دۆسیەیەک دروست دەکەن زۆر جار نمونە کللتورێکی بیانیش تەنانەت هاوردەی ناو کۆمەڵگەی خۆمان دەکەن ئایا پێوەەر هەیە بۆی کە پەیام و سیاسەتی میدیا دیاری بکرێت لەوەی کە لە چوارچێوەیەک نابێت لەم چوارچێوە بچێتە دەرەوە؟ ڕاستە ئەوەی کە دەمەوێت زیاتر باسی بکەم و پێشتریش ئاماژەم پەیدا بەڕاستی میدیای ئێمە میدیای ئایدۆلۆژین کە هەموویان سیاسەتێکی تایبەت یاخود فکرێکی تایبەت لە پشتیانەوەیە کە بەداخەوە هەموو ئەو پاشاگردانیە دەگەڕێتەوە بۆ ئەوە من دژی میدیای حزبینیم بەڕاستی لە هەموو دنیادا میدیای حزبی هەیە میدیای ئایدۆلۆژی هەیە هەتاوەکو لە ئەمریکا لە کاتی هەڵبژارنەکانە حتا میدیا سەربەخۆکانیش دەچنە پاڵ لایەنەکان بەڵام مەبەستمان لە خودی ئەو پەیامەیە کە پاوانخوازی تێدا نەکرێ بە واتایی ئارایش نەکرێ بەشتی بەرژەوەندی خواست تەنیا لە گۆشەنیگایەکەوە ڕووماڵی بابەتەکان نەکا لەبەرەوەی لێرە جەماوەر وەرگر بینەر تیایدا زەرەرمەندە چونکە بەرژەوەندی گشتی وەلا ئەنرێ ئیتر دیارە سیاسەتی میدیاکانی هەرێمی کوردستانیش دیارە بە چەشنێک کارەکەن میدیاکانمان دەتوانین بڵین زادەی ئاوێنەی ئەو حیزبەیە کە لە پشتیەوەیەتی ئێمە زۆر جار باس لەوە دەکەین ئەڵین خۆ ڕۆژنامە نووسیشمان هەیە کە ڕەنگە پیشەیی بێت یاخود ئەکادیمی بێ بە ئەکادیمی ڕۆشت بێتە ناو پرۆسەی کاری میدیایی بەڵام زانستی کاری خۆی نەکا ڕەنگە وەکو ڕۆژنامە نووسێکی دیکە کار بکە کە وەکو ئەو پرۆفیشناڵ و ئەکادیمی نییە لەبەرەوەی ئەویش کەوتۆتە
ژێر هەمان کاریگەریەوە کە کاریگەری ئەو ئایدۆلۆژیایە کە دوجار کەناڵەکە یاخود دەستگا میدیاییەکە بەڕێوە ئەبات لەبەر ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا مافی ڕۆژنامەنووس زۆک و پێویست نەپارێزراوە زامنی حیاتی نییە لە داهاتوودا بۆیە ناچارە لەبەر نەبڕینی موچەکە یاخود باری دارایی بکەوێتە ژێر ڕکێفی یاخود کاریگەری ئەو سیاسەتەوە. هەروواکە پێویستە چاودێری دەستگاکانی ڕاگەاندن بکرێەوە فیلتەر و چوارچەوەیان بۆ دیاری بکرێت. ئایا تا چەندە پێویستە لەوەی کە لە پێدانی زانیاری بە تایبەتی لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان چۆ پەرلەمان بێچە ناوەندەکانی دیکە بێ لە پێدانی زانیاری بە میدیاکان دەبێت یەکسان بن جیاوازی نەکرێت چونکە ئێستا زۆر جار هەندێک میدیا هەیە دەستڕۆیشتنی بۆ ناو دەستگا حکوومیەکان زۆر زیاترە لە هەندێک میدیا و ئەمەش زۆر جاروا دەکات کە هەندێک پرس دەجوڵێنرێ کە ڕەنگە نامۆ بێ بە کۆمەڵگاش. زۆر ڕاستە. زۆر ڕاستە من دەستخۆشیت لێکم بۆ ئەو پرسیارە جوانەی کە وروژانت لە ڕاستیدا هەر خۆی ئێمە لەو سایەوە باسی ئەرکی میدیا و ئەرکی ڕۆژنامەنووسەکەین هەر لەبەر نەبوونی بەرپرسیارەتی لەمەڕ جێبەجێکردنی ئەرکی میدیاکان یاخود نەبوونی هۆشیاری ڕۆژنامەنووسان ئاماژەمان بەو کۆمەڵە ئەرکەدا بەڵام هاوکات بەڕاستی کۆمەڵێک مافی دیاریکراو هەیە کە سەرەکی ترینیان مافی بەدەستهێنانی زانیاریە هەر خۆی ئەم مافە دەتوانین بڵین مافێک نییە تایبەت بێ بە ڕۆژنامەنووس بەڵکو مافێکی بنەڕەتی هەموو تاکێکە بەپێی جارنامە جیهانیەکان بەپێی بەڵگەنامە نێودەوڵەتیەکان بەپێی بەڵگەنامە لۆکەڵیەکان بەڵام بە تایبەتی ئەم مافە دەتوانین بڵین بۆ ڕۆژنامەنووس زەقتر کراوەتەوە یاخود زیاترە لەبەرەوەی ڕۆژنامەنووس ئەرکی قورسترە یاخود دەتوانین بڵین نوێنەری خەڵکە یاخود وەسیتێکە لە نێوان لایانی دەسەڵات و لە نێوان خەڵکدا. بۆیە دەتوانین بڵین ئەم مافە مافێکی سەرەکی ڕۆژنامەنووسە کە بە هیچ شێوەیەک هیچ دەستگایەکی ڕاگەیاندن نابێت هیچ جۆرە زانیاریەک لە ڕۆژنامەنووس لەلایەک بشارێتەوە یاخود فەرق و جیاوازی بکە لە نێوان ڕۆژنامەنووساندا تەنیا لەو حاڵەتانەدا نەبێت کە زانیاریەکەمان هەستیار بن ئەو زانیاریانشی کە دیارە ئاشکرایەکە کامانە زانیاری هەستیارن ئەوانەی کە دوجار مەترسیان هەیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی یاخود ئەو زانیاریانی کە دەچێتە نێو ژیانی تایبەتی کەسەکانەوە. حەز دەکەم ئاماژە بە خاڵێکی تریش بکەم تابەت بەو پرسیارەت ئێمە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین کە یاسای مافی بەدەستهێنانی زانیاریمان هەیە باوەڕتان هەبێ چەند یاسای ژمارە 35مان یاسایەکی بێکەڵکە ئەوەندەی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری یاسایەکی بەکەڵکە کە خزمەتی لەلایەک ڕەوتی میدیا ئەکا لەلایەک ڕەوتی مافەکانی ڕۆژنامەنووس و لە ناویشیاندا بەدەستهێنانی زانیاری ئەکا بەڵام بەداخەوە کە جێبەجێ نەکراوە من لەم حاڵەتەشدا تەنیا حکومەت تاوانبار ناکەم بەڵکو لایەن هۆکارە سەرێکەکە تەنیا حکومەت نییە بەڵکو خودی دەستگاکانی ڕاگەیاندن و خودی ڕۆژنامەنووسانیش کە بە هەند بە دوای ئەو مافەوە نین بە دوای بەدەستهێنانی ئەو مافە و جێبەجێکردنی ئەو یاسایەوە. بەڵام دکتۆرە ڕۆژنامەنووس چی بکە لە کاتێکە ئەم یاسایە لە پەرلەمانەوە دەرچێنراوە بەڵام هەر لە ناو پەرلەمانیشەوە جیاوازی لە نێوان میدیاکان و ڕۆژنامەنووساندا دەکرێت بەڵام بابینە سەر چۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جار کە دیارە ئەوەی کە دەبێت چاودێری ڕاگەیاندن یا میدیا بکرێت تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەشێکن لەو میدیا و بۆ لەو ڕاگەیاندانە زۆر جار دەبینین بەرپرسە باڵاکانمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە شەڕی خۆیان دەکەن. ئایا ئەمەش تا چەندە پێویستە کە فیلتەر دابنرێت تەنها بۆ کاکی ڕۆژنامەنووس نەبێت بۆ کاکی بەرپرسی ژەوێک لەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بزانێت چۆن مامەڵە بکە جاری وا هەیە پۆستی بەرپرسێکی باڵای حکومی گەورەترین فەوزا لە ناو کۆمەلگایە دەنێتەوە. ڕاستە. هەرچەنە حەزم کرد بە تێر و تەسەری پێشتر وەڵامی پرسیارەکەت بەمەوە بەس دیارە منت بڕی منت هێنایە ناو فەزای ئازادەوە کە ئەویش تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە لە ئێستادا سەیەکی جیهان سێ لە سەر چوار زیاتر چکە سەر لە 1970 تقریبان لە کۆی جیهان بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانن کە هەندێک وڵات تاکەکانی گەشتونەتە حاڵەتی ئاڵوودەبوون بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. هەر خۆی لە ئێستادا دەتوانین بڵین بەداخەوە لە زۆربەی وڵاتان بە تایبەتی لە کوردستان لە جاتی ئەوەی کە ئێمە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنین تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە بەکارەهێنێ لە جاتیەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕزگارمان کۆمەلگە ڕزگار بکە بە پێچەوانەوە کۆمەلگە داگیرەکە کە ئەمەش دەگەڕێتەوە هۆکار لاەن باسێکی باسوخواسێکی ترەکە ئەگەڕێتەوە بۆ خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەوانەی کە لە لای ئێمە بربڵاوە سەبارەت بەوەی کە
بۆچی بەم شێوەیە بۆچی ئاوا خراپ بەکارەهێنرێ هەر خۆی یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە زۆر بەربڵاوە لە هەرێمی کوردستان کە کەسانی ئاسایی و هەتاوکو سیاسەکانیش بەکاری ئەهێنن تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە کە خاوەنەکەی لە یەکێک لە وتارەکانیدا کە لە مانگی دەی ئەم ساڵدا لە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە بۆتە جیهانێکی مەترسیدار لەبەرەوەی پاڵەوانی ساختە دروستەکە وەکو ئەوەی کە خۆت ئێستاڵی سیاسەکانی ئێمە بەخراپی بەکاری ئەهێنن ئەمەیە پاڵەوانە ساختەکە جگە لەوە شاردنەوەی مزداقیەت یەکێک لەو لایەنە خراپانەی کە ناتوانێت جێگە بە میدیای تەقلیدی لێشکان نەبوونی مزداقیەتە لە هەواڵ و زانیاریەکانە چکە سەرچاوی زانیاری ون نییە بۆچی سیاسیەکانمان بەکاری ئەهێنن ئەمە شتێکی دەتوانین بڵین جیهانیە لە ئێستادا دەتوانین بڵین ترامپ ڕۆژانە 1 ملیۆن دۆلار دەداتە فەیسبوک لە بەرامبەر ئەو ڕێکلامانەی بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی ئەمریکا ئەردۆگانی سەرۆکی تورکیا کەتانیوێتی تا ئێستا قورسایی خۆی بهێڵێتەوە لە دنیای سیاسەتی ئەو وڵاتەیە سەرکەوتنی پەیامەکانێتی لە ڕێگەی تویتەکانیەوە بڵاوی ئەکاتەوە ئێمە ئەڵین بۆچی سیاسەکانی خۆمان خراپ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارەهێنین خۆجارێک ترامپ خەریب بوو لە ڕێگەی تەنیا تویتێکەوە شەڕ لە نێوان ئێران و ئەمریکا هەڵبگرسێنێ ئابڵوقەی ئێران کە ئێستا ئەیبینی بەهۆی تویتەکانی ترامپەوەیە بۆیە دەتوانین ئێستا بڵین ئەم فەزا ئازادە بۆ کۆمەڵێک مەبەست بەکارەهێنرێ ئەگەر چی سەرەتا بۆ بواری زانستی و پەیوەندی نێوان زانکۆ و پەیوەندی ئەکادیمیەکان بەکارهاتەوە بەڵام ئێستا گوێزراوەتەوە بۆ ئامانجی دیکە ئامانجگەلێکی دیکە کە زیاتر خۆی لە سیاست و بازرگانی و بزنسا دەبینێتەوە. زۆر باشە دکتۆرە لە هەرێمی کوردستان بابێنەوە سەر میدیاکان بە تایبەتی دوو حەزبی حکومڕان زۆر جار میدیاکانی ئەمان دەتوانن فەوزا بنێنەوە یاخود دەسەڵات و پێگەیان بەهێزترە لە میدیاکانی تر لە ڕووی هەمێم کاناتەوە هەم دەستگەیشتنیان بە سەرچاوە زانیاریەکان بەڵام هەر ئەم دوو حزبە دەتوانن لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانیانەوە چاودێریەکی کاملی هەم دەستگا ڕاگەیانەکان هەم تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک بکەنەوە بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان ئەم دوو حزبە حکومڕانە کە حکوومەتیشان پێکێناوە ناتوانن دەستگایەکی تایبەت بە چاودێریکردنی دەستگا ڕاگەیانەکان دابنێن لەوەی کە پێوەرێکی تایبەت دابنێت لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی حکوومەتەوە لە کاتێکدا ڕەنگە هەندێک لە چاودێری دیکەیان کە هەیە پێچەوانەی یاساکانیش بێت. هەر کاتێک توانیمان دەسەڵاتی سیاسی لە میدیا بێنیتە دەرەوە ئەوە ئەو کارە زۆر بە ئاسانی جێبەجێ ئەکرێ ڕەنگە پێشتر ئەم باسی کە ئێمە ئەمڕۆ لە چوارچێوەی کۆنفرانسێکە باسی لێوە ئەەکەین پێشتر چەندین هەوڵ درابێ لەلایەن کەسانی خەمخۆرەوە لەلایەن کەسانی پسپۆرەوە بەڵام تا ئێستا نەیتوانیوە جێگەی خۆی بگرێ پێگەی خۆی هەبێت لەبەرەوەی هەر یەکێک لەمانە ئێمە کە داوای ئەەکەین بوونی مەرجعیەتێکە یاخود ناوەندێکی باڵایە یاخود دەستگایەکی چاودێری بێلایەنە هەتاوەکو جیاوازی نەکە لە نێوان ئەو دەستگا ڕاگەیاندنانەدا وەکو ئەوەی کە خۆتەڵی بەزەقی جیاوازی دەبێنرێ لە نێوان میدیاکانی دوو حیزبی دەسەڵات لەگەڵ میدیاکانی دیکەدا ئەگەر هاتوو خەسڵەتەکانی ئەم دەستگایی کە بنیات هەنرێت ئەگەر هاتوو ئێمە داوای بۆ ئەەکەین و ئیشەڵا کەوتە بواری جێبەجێکردنەوە لە ڕێگەی دەرەنجامی کۆنفرانسەکەمان لە ڕێگەی ئەو پێشنیارانەی دوجار بەرزی دەکەینەوە بۆ پەرلەمانی کوردستان ئەوە یەکێک لەو پێشمەرجانەی کە ئێمە داوایەکەین ئەم دەستگایەکی معنی بێلایەن بێ هەتاوەکو فەرق و جیاوازی نەکا لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندنە بە دەقیقی چاودێری وردی تەواوی پەیامە میدیایەکان بکە بە تایبەتی هەرچەنە قسەیەکەیە هەمیشە دەڵێ پێویستە چاودێری زیاتری دەستگا میدیا سربەخۆ و ئەهلیەکان بکرێ چونکە ئەوان زیاتر لە شەقامەوە نزیکن ئەوان زیاتر هۆکارن بۆ دروستکردنی پشێوی ئەگەر چی من لەگەڵ ئەم قسەیە دانیم بەڵکو ئەوە زیاتر حیزبیەکانن زۆرجار پەیامەکانیان خزمەت بە بەرژەوەندیەکی تایبەتەکە بەرژەوەندی گشتی وەلادەنێت. ئەگەر ڕەنگە زۆر جارە و دەستگا و میدیانەش ئەگەر زیاتر دەستیان بە زانیاریەکانی ناو حکوومەتی و پەرلەمان بگار ڕەنگە هێندەش لەسەر شەقام نەمێنەوە بەڵام ماوەستا دەمەوێت زۆر بە کورتی ڕای جەنابەت بزانم لەسەرەوەی کە ئەنجومەنێک بۆ ڕۆژنامەنووسان پێک دەهێنرێت لە کاتێکە سندیکای ڕۆژنامەنووسان سندیکای دەستگای میترۆمان هەیە ئایا ئەم ئەنجومەنە لە ئێستادا هیچ زەرورەتێکی هەیە بۆ دۆخی میدیا یاخود ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا؟
بەڵێ ئەوەی کە بەڵێ دەستگای میترۆمان هەیە کە زۆربەی کار و چالاکیەکانیان تایبەتن بە ماف و مافەکانی ڕۆژنامەنووس و هەروەها سندیکامان هەیە سندیکای ڕۆژنامەنووسان بەداخەوە من زۆر دەتوانم بە ڕاشکاوانە بیڵێم کە سندیکا جۆرێک لە لایەنگری پێوە دیارە لەبەرەوەی کە موسسەیەکی حیزبیە موسسەی حیزبی ناتوانێ بێلایەن کار بکە بە یەک چاوە سێری تەماشای میدیاکان بکە بۆیە ئێمە هەوڵ دەدەین کە دەستگایەکی سربەخۆ دابنین سەبارەت بەو ئەنجومەنشی کە جەنابەت ئاباژەت پێکرد کە ماوەیەک لەمە پێش بانگێشتی بۆ کرا لەلایەن کۆمەڵێک کەسەوە من پێم باشە ئەو کەسانی کە بەم کارانە هەڵەسن لە ڕاستیدا کەسانی پسپۆر بن هەتاوەکو پەیامەکە بە تەندروستی بگات نەکو کەسانێک بن کە دوور بن لە کایی پیشەی ڕاگەیاندنەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆرە سارا محسین مامۆستای زانکۆ کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکە عزیزە. تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی شاخە بە تایبەتی ڕۆژێکی پڕشکۆیە بۆ ئەوانەی کە حەزیان بە شاخڕەویە. لە چەند ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان چەندین گروپی شاخڕەوی لە دروست بوون لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە کە ڕۆژانە یا هەفتانە یاخود مانگانە دەچن بە شاخەکانی کوردستاندا و شاخڕەوی دەکەن بۆ بەرزڕاگررتنی ئەم ڕۆژەوە هەروە قسە و گفتوگۆکردن لەسەر بەتایبەتی گروپە شاخڕەویەکان لە هەرێمی کوردستان میوانداری زۆر بەڕێز جەلال ئەحمەد جێگیری سەرۆکیەکێتی شاخەوانی کوردستانمان کردووە لێرە لە ستۆدیۆی پەیامی ڕۆژ کاک جەلال زۆر سپاس بەوە دەرفەت. ئەگەر لێوە دەست پێ بکەین ئەمڕۆ ڕۆژی جیهانی شاخە بەتایبەتی گرنگێکی ڕەنگە لە هەرێمی کوردستان زیاتر بۆ شاخڕەوەکان بێت ئەگەرچی هەندێک چالاکی ژینگەی تایبەت بە پاراستنی شاخەکان لە ناشتنی بەڕووە لە مامەکانی دیکە کراوە بەڵام بە لەسەر شاخڕەوی زیاتر قسە بکەین لەگەڵ گروپەکان چۆنن ئایا گروپی زۆرمانەیە هیچ ئامارێکتان لە بەردەستا هەیە؟ بڵێ پێشەکی سوپاسانەکەین و لێرەشەوە بە باشی زانم پیرۆزبایی لەسەر جەم شاخەوانانی جیهان و شاخەوانانی کوردستان بە تایبەتی بکەم و یەکێتی شاخەوانی کوردستان و گروپەکانی دیارە وەک خۆت ئاماژەت پێدا شاخەوانی لە کوردستانەوە بە تایبەتیش لە سلێمانی پشکی شێر بەرێماکە وەک شاری سلێمانی کە دەست پێشخەر بووین لە شاخەوانیە و لە دروستکردنی گروپەکانە و بە تەنزیمکردنیان تا دروستکردنی یەکێتی شاخەوانی کوردستان. دیارە یەکێتی شاخەوانی کوردستان لە ئێستادا 23 گروپین لە سەر یەکێتی شاخەوانی کوردستان کە ڕێکخراون و سەرۆک گروپیان هەیە و بە هەڵبژاردن سەرۆکی یەکێتی شاخەوانی و جێگری و ئەندامانی ئەنجومەن هەڵبژێراون پەیڕۆ پرۆگرامی تایبەتی خۆی هەیە یەکێتی شاخەوانی کوردستان. ئەو گروپانەی کە پێک هاتوون ئەبێ لە چەند کەس کەمتر و لە چەند کەس زیاتر نەبن بۆ نەبێ ڕێژەیان چەند بێت وەک مۆڵەتی گروپ دیارە ئەوە کە چۆن ڕێکخرا و کۆمەڵەکان نیسپێکیان بۆ دیاریکراوە بۆ وەرگرتنی مۆڵەت وە گروپیش وە گروپی شاخەوانی کە چی داوای مۆڵەت دەکەین لە ڕێگەی لیژنەی ئۆلۆمپی و دوایە چێتە ئاسایش بەشی وەرزش بۆی لە ڕێگەی بازگەشتەکانەوە هاوکاریمان بکرێ و گرفت و کێشەی هاتوشەوان بە دروست نەکرێ پێویستە لە سێ ئەندامی سەرەکی کە دروستکەری گروپەکان زائیدەن سەرۆکی گروپەکە ئەمانە داوای مۆڵەت پێشکەشەکەن و بە زانیاری وشتانەی کە پێویستیانە تەقدیمەکەن و لە ڕێگەی ئێمە وەگەکێتی شاخەوانی دووسایان بۆکەین بۆ لیژنەی ئۆلۆمپی و دوای ئەو ئیش و کارە یاسایەکانی خۆی کە بانەکە مۆڵەتان پێدرێت. مەبەستم ئەوەیە کە بۆ نمونە تۆ گروپێک ئامادە دەکەی بەرەو شاخ بەڕێەکەون ئەبێت ئەو کەسانە ئەو گروپە چەند کەس بن ئایا ڕێژیان تا چەندێک بێت وەکو ئەوەی کە باسم کرد ئەوە وەکو مۆڵەت بەڵام وەکو ئەندامی گروپ کەوتووە گروپ هەیە 20 کەسە گروپ هەیە 10 کەسە گروپ هەیە 50 کەسە طبعاً ئەگە گروپەکە کەمتر بێت و خەڵکانی شارەزا بن و دەورەیان بینی بێ و خولی شاخەوانیان بینی بێ و پێداویستی تەواوی شاخەوانیان پێبێت ئەمە باشترە وەک لەوەی کە خەڵکێک سەرەتای بێتە ناو شاخەوانیەوە دیارە ئێمە خەڵکانی تازەشمان بۆیەت و بەردەوام ڕۆژانە خەڵک پەیوەندێکا بە گروپە شاخەوانەکانەوە سوپاس بەخوا کە ئێستا ئێمە وەکو شاخەوان ئەڵێن ئەوەی ئەی بە عیلاج بێ بە جلو کەلوپەری شاخەوانی و تەندروستی خۆت باشکە لە شاخەکان. هیچ ئامارێکتان لە بەردەستەیە چەند گروپ یاخود چەند شاخەوانتان هەیە؟ وەکو گروپ ناڵم 23 گروپ سەر بە یەکێتی شاخەوانین لە دەرەوەی یەکێتی شاخەوانی ڕێکخراو هەیە ڕێکخراوەکان بەڵێ ڕێکخراوی سروشتی کوردستان هەیە ڕێکخراوی سلێمانی هەیە ئەمانە هەر ئیش و شاخەوانی و ژینگە پارێزیەکەن بە وەکو یەکێتی شاخەوانی ئەمە 23 گروپین. کامانەوە شاخانەی زیاتر گروپەکانتان سەردانیان دەکەن؟ ئێمە وەگوێکێتی شاخەوانی وەکو گروپەکانی خۆمان جێگەی شانازیە بۆ ئێمەکە وەگەشێتی شاخەوانی توانیمانە سنووری کوردستانیش بەزێنین و بچینە ئێران و شاخی دەماوەند و سەبەلان و تووچاڵ و دەورەکانمان لە بۆکان و لە جەنگەڵەکانیشا گەشتی شاخەوانی ئەنجام بدەین دیارەمانش بە سەرپەرشتی مامۆستاکانمان کە لە ئێران دیارە ئێران تاریخێکیان هەیە لە شاخەوانیە
و ئێمە وەگەچێتی شاخەوانی ئەو شانازیەمان بخۆمان بڕیوە کە بتوانین 2 خول لە ئێران بکەینەوانی بۆ شاخەوانەکانمان جاری خولی یەکەمیان 18 شاخەوان و خولی دووەم 22 شاخەوان بەشداریان کردو مۆڵەتی سەرەتای شاخەوانی و بەردەوانیان وەرگرتووە و دواتریش بە هەمان شێوە ئەو مامۆسانەمان لە کوردستانی ئێرانەوە هێناوەتە سلێمانی و لەسەر ئەرکی یەکێتی شاخەوانی وەکو خزمەتکردنی مامۆساکان بە بڕی پارەیەکی زۆر دیاریکرا و $50 بۆ هەر شاخەوانێک کە لە سلێمانیە خولی سەرەتای بەردەوانی و شاخەوانیشمان پێبینیون. گرنگترین ئەو ڕێنمایانەتان چین کە پێشکەش بە ئەندامێکی شاخ بۆ نمونە کاتێککە گەشتێکی شاخڕەوی ئەنجام بدەن بەر لەوەی کە گەشتەکەتان ئەنجام بن گرنگترین ڕێنماییتان بۆ بەشداربوون. دیارە شاخەوانی یەکێکە لە وەرزشە هەرە سەختەکان و وەرزشێکە کە هیچ ناوبژیوانێکی هەیە نەجەماوەرێک هەیە سیرتکە تەنها تۆ ململانێ لەگەڵ سروش تاکەیت ئەو ململانێش دیارە بێ بە پێی یاسا و ڕێنمایی شاخەوانی بێ قورستین وەرزشە لە شاخەوانیدا یەک هەڵای مەترسیدار یەکسانە بەمردن ئەمە هیچ قابلی قبول نییە ئەو کەسانش کە دێنە شاخدیارە کە یەن ناوگروپەکان سێرەتا ئێمە ئەو کەسانی کە یەن ناوگروپەکان پێویستە پشکنینێکی پزیشکیان پێبێت بە تایبەتی لە بۆ دڵ و بۆ نەخۆشیانەی کە مزمنن یا نەخۆشانی کە ڕێ ئەویان لێگە لە ڕێ تەندروستیەوە هاتوشوی شوێنە بەرزەکان و ئەو لوتکە بەرزانن نەکەن کە ناتوانێت بچێ کە ئەوانەی تاوا کرد و هاتە ناومانوەکو ئەندام ئێمە دیارە شاخی گۆیژەمان هەیە کە نزیکە لە سلێمانی و هەفتانە ڕۆژی هەفتەی 2 جار ئێمە وەکو تەمرین دەوێ بەیانیان سعات 5 بەیانی یەکشەمان و سێشەمان ئێمە لەوێ تەمرینی خۆمانەکەین ئەو کەسانش کە بێن پێویستە لێوە دەست پێ بکەن چێتوە ناکرێت کەسێک سەرەتای بێ بیبێتە پیرەمەگرون یا بێتە هەڵگورد ئەمە لە باتوێی تووشی سوودیکەی تووشی زیانێکی تووشی کێشەیەکی هەم بە دڵی و بە هەم بە قاچ و کوڵی بە فەقاراتی پێویستە ئەو کەسە ڕێنمایی پێ بدەین کە لە ڕێی شاخی گوێژە و تەمرینەکان بکات ئەو وەختێک کە هەڵمان سەنگان زانیمان وردەوە دەتوانای لیاقە و جەستەیی بەرز بتوانێت ئێمە بینە شاخە بەرزەکان و ئەو ڕێگا و ڕێنمانی کە لە یاسای شاخەوانیە هات چۆنێتی ڕۆشتن و سەرەتای کە دەستەکەین بەگەشت چۆن سیارەیە کە ئیشی پێکەی سەرەتایش پێکردنی پێویستە گەرمی کەیت ئەبێ ئینسانیش لەشی خۆی گەرم کات چەند لیاقەیەک و چەند تەمرینێکەیە پێش گەشت پێیانەکەین و کە گەشتیدا ڕێگا دەستمان کرد بە ڕۆشتن پێویستە ئەو کەساک بە تایبەتی لە وەرزی زستانە جلوکەل و پەل و پێڵا و هەموو شتێکی شاخەوانی هی وەرزەکان هەمووی تایبەتیە کاتە لە وەرزێکەوە بە وەرزێکی کە پێڵاوەکان جیاوازە جلوبەرگەکان جیاوازە جلی زستان جیاوازە هەتا خێمەکانمان جیاوازە پێداویستیانە چین پێداویستەکان دیارە پێڵا و پێڵاوی شاخەوانی گرنگتری شتە لە شاخەوانی ئەوەگەوەی لە وێنەکانەکە دیقەتان نابێ هەمووی کالەی تایبەتی شاخە ئەنواعی هەیە ئێمە لە بازاری بالەیە لە ڕێ ئۆنلاینەوە لە ئەوروپاوانە ئەیکڕین ئەو شتانەی کە زەرورە بۆ شاخەوانی ئەو پێڵاوانە بەکارێنی و لە یاسای شاخەوانیە پێڵا و دڵی دووەمی شاخەوانە یەکێکە لە هەرە گرنگەکانی شاخ دڵی شاخەوان دڵی یەکەمێکە لای خۆمانە خی گەورەوەی داناین بەڵام دڵی دووەم بەڕاستی پێڵا و ینی تانەچیتە شاخڕەوی نەکەی یا شاخەوانی نەکەی نازانی پێڵاو کە چەند گرنگە و جلوبەرگەکانیشمان تر طبعا ئەنواعی هەیە گۆرتێک هەیە پولار هەیە ئەو جلانەی کە تایبەتن هەوا ناچێتە ناو جسمتەوە و هەوا و گەرمی لەشش دەرەکات ئەمانە گرنگە بۆ شاخ ئێوە هەموو ڕێنمایانە جێبەجێکەن قسەتان چییە بۆ خەڵکانی کە بۆ نمونە ئێستا لە شاخەکانی هەورامان خەڵکێکی زۆر هەیە کە بەجلوبەریەکی یاسایی و پێڵاوێکی یاسایی و بەیان تێوارە لەو شاخەیانەیە ئێوە چه ڕێنمایەکی تایبەتانەیە بۆ خەڵکە لە کاتێکە قوربانی هەبوو بەڵام ڕێژەکەشی بەو شێوازە نەبووە کە هێندە ڕۆژانە بە تایبەتی لە هەندێک وەرزا کە خەڵ دەچێت بە شاخەکانە بەڵێ ئاخر ئەوانی کە ئەچن جەناب بەخسەوەیە کە وەکو شاخەوان ئەچن وەکو زۆرجار شاخەوان دەچن زۆر جارۆکەوەی کە دەچن شتێکی شاخ دێن نەخوارەوە گیایەکی کوردەواری و ئەمانە بەڵام سیر دەکەی بە شوێنی زۆر سەختا دەچنە سەرەوە وەڵای ئەوان وەکو شاخەوان ناچن دیارانکو خەڵکی ناوچەکە وەکو دانیشتوانی و منتیقی خۆیان کە لە ناوچە شاخەوانە ئاژین دیارە ڕاهاتون بە ئیش و کاری شاخەکە و شارەزایان هێلەوە بەڵام ئەوەی وەکو شاخەوان لەگەڵ ئێمە بێ پێویستە لەژێر ڕێنمایەکانی گروپەکانە بێ بە جلوبەرگی تایبەتی شاخەوانیەوە چونکە هیچ جلوبەرگێکی ئاسایی بۆ شاخەوانی ناگونجێ لەبەر ئەو جلوبەرگە تایبەتە خۆی مەجای کشانی هەیە بە قووەتە لە ڕووی گەرما و سەرماوە شوێنی هەوای هەیە لە زستان بۆ زستان جایە بۆ هاوین جایە هەموو ئیش و کەلوپەلەکانمان ئەوە پێویستیانەش کە پێویستە تۆ باتومان هەیە ئەو دارێکە بەدەستمانەوەیە ئەوە مادەی بڵێن جۆرێکە لە جۆری فەنەری ئیسپرینگەکە کە ئەوە دەورێکی زۆر زۆری هەیە بۆ شاخەوان بە تایبەتی لە سەرکەوتنە ئەو زەختەیەکی لەسەر ئەم ئەژنویانێت لە 120 ئەو فەنەری و ئەو ئاسنە ڕای ئەگرێ ئەو باتومانە هاوین و زستانەیە بەکاری بێنی بەڵێ تووشیەوە مادەیەک دروستکراوە دەمەکەی لە سەر هەر شوێن و بەردێکدانی یەکسەر جێگیر ئەبێ
و ئەو فەنەرەیتیان نەبێت تاثیر بە فەقاراتی دەگانی لە ڕووی علمیەوە ئەبێ ئەو فەنەرە بکات لە ڕووی خواردنەوە کاتێکەوە شاخڕەویەک ئەنجام دەدەن زۆر جار لەوانەیە بەشەوا بمێننەوە لەو شوێنانە ئەبێت چ جۆرە خواردنێکتان پێبێت وڵی خواردنی شاخەوان پێویست ناکە خواردنی قورسبەری بۆ ئەو شوێنانەوە تایبەتیش ئێمە ئەو شوێنانی کە شەوانە مێنینەوە ئەو خواردنانەی کە پێمان بێ مێوژ و خورما و شتی سادە مەسەن ماسی قوتو هەیە خواردنی کاهێنێ لەگە خۆیان بەڵام لە شاخە تا خواردنەکە سوک بێت ئەو شتانێک کە قوتت پێدا ئەو شتانێک کە تااقەتەیاتێ ئەوە بۆ ئێمە زەڕوترە وە شەومانە وەشمان لە شاخەکانە ئەوە بەردەوام زستانە گەشتی زستانەمان هەیە هەر بۆ بناسبە بە شوێمە شەوی یەڵدا یەکێتی شاخەوانی فستیڤالمان هەیە لە شاخی پیرەمەگرون شەومانەوەیەکەین لەوێ زۆر باشە هیچ ئامارێکی قوربانیدانتان هەیە لەوەی کە لە هەرێمی کوردستان بەگشتی چ ئەوەی کە یەکێتیەکە بێت لە دەروی یەکێتیەکە لەوەی کە حاڵەتی خراپتان بۆ توش هاتێ یاخۆت کەسێک بریندار بوو بێ یا گیانی لەدەستدا بێت وڵا تا ئێستا لە کوردستانی خۆمان دیارم وەرزشە هەر 7 ساڵێکە بێت لە کوردستانە سەری هەڵدا و لە دوای 2014 شەوە تا گروپەکان بوون بە ڕسمی مۆڵە دۆگیراوە خەڵک زیاتر هاتۆتە ناو ڕیزەکانەوە تەنها قوربانی لای ئێمە وەکوی کە کۆچی دوای کردوێ کاک هەورازی جانەمەرگ بوو لە شاخی هەزامێت کەوتە خوارە لە ئانی مەسیرێکی بەردەوانیە وەکو بریناریش دکتۆر هاوڕێمان هەیە کەوتە خوارە لە شاخی پیرەمەگرون هەردوو قاچیشکا بەس ئێستاش لەخوا بەزیاوێ باشە و ئەم هەفتەیە گەشتی کردبوو هیچ تیمێکی پزیشکیتان لەگەڵانیە یاخۆت ئەگەر ئێوە حاڵەتێکی تەواری وا ڕووبا کە کەسێک پێویست بەوە بکات بەپەلە بگەێنرێتە نەخۆشخانە ئەوە پەیوەندی بەکێوە ئێمە خۆمان وەکو یەکێتی شاخەوانی هەر گەشتێکمانە بێت ئەن هەفتانە مۆڵەت وەرەگرین مۆڵەتەکەمان بە کتابی ڕسمی لە لێکێتی شاخەوانی و ئەکرێ بۆ لیژنەی ئۆلۆمپی لێ بۆ بەڕێبەتی ئاسایش وەکو ڕێگە پێدانمان و لەگەڵ ئەوە شایمە ئاسایشی هەموو سنوورەکانی کوردستان کە ئەچینە هەر سنوورێک ئاگادارن و خۆشببختانە هاوکارمانن کە لەو دقی ئەچین و تا ئەگەڕێنەوانەیە و هەر کێشەیەکیشمان هەبێ لە بۆ نمونە لە بەڕێبەتی هاتوچوە کە خۆم ئەفسەرم لەوێ بەڕێوەبەرەکەشمان کاک ئەمیر فەریدون ڕێزمان هەیە بۆی لێرەوەیەکە لە شاخەوانە باشەکان خۆشی ڕێگەی ئەوەی پێداین و کە هەر حاڵەتێکمان هەبێ کۆپتەرەکە بتوانێت هاوکاریمان کاوە لە هەولێریش پار لە گەشتی هەڵگورت کە شۆماینەوەیکی لە شاخەوانەکانمان کەوتە خوارەوانی سلێمانی بەس ئیشێتی شاخوانی نەبوو بەدەر لەوانە برادری ئێمە بوون بە کۆپتەر بردیان بۆ هەولێر هاوکارمانن تەندروستی بە هەمان شێوە و ئەوەی هاماچەشت پێدا هەموو گروپەکان ئێمە بەڕێبەرای تەندروستی خولی بۆ کردنیتەوە فریاگوزاری سەرەتایی و هەموو شاخەوانێکیش خولی بینیوە و جامتایکی فریاگوزاری خۆی پێ پزیشکیتان لەگەڵانیە وەکو گروپ کەوتووە من ئێستا خۆم وەکو دکتۆر دوو دکتۆرم لەگەڵا هەر دکتۆری ئیخسایی و کارمەندی تەندروستیشم لەگەڵایە ئەمانە بەردەوام لەگەڵ گەشتەکانمانیان و خۆشمان خولمان بینیوە ئەوەی کە پێویست بێت ئیشوکاری بۆەکەین زۆر سپاس بۆ بەڕێز کاک جەلال ئەحمەد جێگری سەرۆکی یەکێتی شاخەوانانی کوردستان سپاس بۆ زانیاری بینەرانی عزیز دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان کە فێرکاری بڕین و درومانە خات و فۆزیە کاکەوەی پێشکەشمان دەکات با پێکەوە بینەریە و تەوەرێژ بین. فڵاو ڕێزم هەیە بۆتان و ئەمڕۆیش ئەمانەوێت دوورین و بڕینی عەڤدی گەورەتان بۆ بکەین وارەم عەڤدی ئەتوانی بۆ گەورە و بچووکیش بەکاری بێنی هێفش ئەمە قماشەکەیە تقریباً 2 مەترە ئیتر ئەتوانین بڕین و بۆ بکەین پێشە لەبەرەوەی من نەخشی لەسەرە ئەمەوێ پێشە بە پێی قیاسات ئیشەکەکەم لەبەرەوەی ئەبێ بە قیاسی کەسەکە خۆی بیبڕم پێشەکی قۆڵەکەی لێ دەرەکەم پێشی هەموو شتێک قۆڵەکەی لێ دەرەکەم تقریباً 50 سانتیم دەرەکەم بۆ قۆڵ پەنجا و دووە لەو ناوە دەرەکەم بۆ قۆڵەکەی پێویست ناکە قەی ناکەیت بێتن مان لێرە بەشی قۆڵ دەرەکەی
ئەمە بارەکەی تۆخ بێت. ئەمە بڕینی قۆڵەکەیە. دەکەین بە بڕینی لەشی قوماشەکە. ئەو کات لەبەروی من ئەمەوێ ئەمە بیبڕم لێرە و سنگی بۆ دروستکەم چێکەم. بەشی پێشەوە کەمێک زیاتر ئەەکەم لە بەشی دواوە خۆی دیاری کراوە. بەم شێوەیە لێرە لە تێکەم لەبەرێ لە پێشەوە من چینی بۆ ئەەکەم ئەبێ بەشی پێشەوە زیاتر بێت لە بەشی دواوە. بەم شێوەیە چیەکەین بێ هەوڵدەین لەبەرەوەی نەخشی تایە قیافەکەی ڕێک بێت. من ئەمە هەموو یەکەم بە چرج لێرە. ئەبێ درێژی ئەم کەفە 34 زیاتر نەبێ. لێرە چیەکەم ئەوەندەی لێ ئەبڕم ئەو کات چەند ئەمێنێتەوە 37 ئەمێنێتەوە. 37ەکە لەسەرەوە سانت و نیوێ گەڕوە لە خوارەوەی شۆ سانت و نیوە گەڕوە ئەمە 3 سانت ئەمێنێتەوە چەندێک ئەمێنێتەوە 34ەکە. هەشت
هەمووی بەشی فنگەکەی ئەمێنێتەوە کوێ ئەمێنێتەوە بەشی دواوەی ئێستا بڕینەکەی تەواوی تەدە دەکەین بە دوورینەکەی تەدە دەکەین بە دوورینی تنگی عەڵدیەکە بەم شێوەیە بەشی پشتەوەی دادەخەین و بەشی پێشەوەشی لەسەر دادەنی بێ زۆر بە ئاسانی پێ لەینەکە لەبەرەوەی لە هەموو شوێنەکانە ئەبێ دەردێکە بکەی بەناوە لەبەرەوەی فوچەکە جوان دەرچێت. شێوەیە هەڵی ئەگێڕین بە دیوی خۆیان یەک تۆت بە ئاسانی ئاوای لەکەین لەبەروی هیچ لۆچێک لە سنگەکە دەرنەچێت. فتحە لەبەرەوە بۆ یەکەم شێوەی بڕینی عەبدیەکە خۆی بەم شێوەیە ئەبێ بەم شێوە بیبڕم. دوو بۆ ئەوەیش گوڵەنکی بۆەکەم ئەگەر فەتحەتیانە بێ گوڵەنکەکە جوان دەرناچێت. گەلە حەزی خۆی تۆتێک درێژە بێ ئەوەندەی لێلاتە. تا بە تەقەڵی گەورە خەتێگەیەنین بە ئێرە لەبەرەوەی تاڵی دەردوەکەی بۆ ڕاکێشین. بەم شێوەیە تاڵی دەردوەکە ڕائکێشین و هەمووی ئەبێ بە لۆچێکی وردی جوان.
ئەم شێوەیە لەسەر قماشەکە دەیدەنێ. دەین ئەم چرچانە دابەشی فەنگەکە هەمووی بکەین لەبەرەوەی بێ هەمووی دابەشی فەنگەکە هەمووی ببێ ئەگەر نەبێت دوایی ئەو شێوازەمان بۆ دەرناچێکە ئەمانە. سەیرێکی ئێراکەین بانین جوان دەرچووە چاوکاتە دەکەین بە لای دووەمی لێرەوە دەکەین پێبوانین ئەم دوانە وەکو یەک دەرچوون اینجا لێکەینەوە زۆر باش.
دەکەین بە بزمە بۆ قۆڵەکەی لەبەرەوەی شێوەی عەڤدیەکە شێوەی حاضری بدە. بەشی سەرەوە کش بۆ ئێنین لەبەرەوەی جوان دەرچێ. چایتە شێوەیەکی زۆر جوان ئەدادوە قۆڵەکە نێلۆچی بۆ کراوە و تۆریش کەشخەیە. دەست ئەەکەین بە دوورینی لاکەشەکانی حسابکە هەر دامێنەکە و لاکەشەکانی ماوەی تر هیچی تری نەما. هەمیشە ئەم بندەستا ڕێکی یەک ئەکەن لەبەرەوەی ئەگەر لاری یەک شتێک هەبێ لە خوارەوە دەرچێت. تەمان قماشەکە سنی بۆ بکەی لەگەڵ قماش چێکاکە لێ نەبرابێ هەر تۆزێک فەرقەکە بۆ درێژی و کورتی هەمیشە ئەوەی کە ئەبڕێ کورتتر دەرەچێت تا ئەوەی کە نابڕێ. لە من فێری ئەمە بکە ئەمە بەشی پشتۆیە چون زیادەم بۆ دانابوو لە کاتی خۆیان ئەبێ ئەوەندەی لەسەرەوە ڕێک بیتر خوارەوەی مشکلە نیە. ئەم وەکو کەوا نییە کەوا بێ زیادەکانی لەسەرەوە بۆ دەرکەیت بە عەزیل ئەتوانی لە خوارەوە دەریکە هیچ مشکلەیەکی نابێ. ئەم عەڤدیەی تر شتێکی وای نەماوە بەس دامێنەکەی ماوە پێویست ناکا بگرم. ئەمە بڕین و دوورینی عەڤدیە
پێشەوەی چرچی تایە بەشی پشتەوەی هیچ چرچێکی تیان نییە بە شێوەی حاضری. ئەو کات من دوو گوڵانکیش ئەەکەم بۆ ئێرەی ملیوانەکەی لە بەرەوەی شتێکی جوان دەرچێت خۆی هەر بەو شێوەیە حاضریەکان بەو شێوەیە ئەدووری. ئەمەش قۆڵەکەیەتی قۆڵەکەی بتمەم بۆ کردووە لە شێوەی حاضری شتێکی جوانە و زۆر کەشخێ. هیوادارم ئێوەش بتوانن بەم شێوەیە دوورین و بڕین بکەن. بەرنامەی ئەمڕۆیشمان کۆتایی هات تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. بەڵە بینەرانی عزیز ئێستاش دەچینە لای بڕگەی زانیاری و چەند زانیارێکمان بۆ ئامادەکردون فەرموون با پێکەوە بینەربی. چۆن لە بەکتریا و پەڵەی سوی سەرزمان ڕزگارمان دەبێت. بەکتریاکانی سەرزمان و مانەوەی پاژماوەی ئەو خۆراکەیە کە ڕۆژانە دەیخۆیت لە ناودەمدا دەمێنێتەوە و سەرەکی ترین هۆکاری بۆنی ناخۆشی هەناسە و ناودەمی مرۆڤە. بە بەکارهێنانی دوو گیراوەی جیاواز لەم کێشەیە ڕزگارت دەبێت. گیراوەی یەکەم، یەک کەوچک خوێ لەگەڵ پەرداخێک ئاوی گەرم تێکەڵ بکە و بە باشی تێکی بدە تا بە تەواوی خوێ و ئاوەکە تێکەڵ دەبێت. ناودەم و زمانت بەم گیراوەیە بشۆ و باشترە غەرغەرەی پێ بکەی بۆ ماوەی 1 دقە ئاو خوێکە لە دەم تا بهێڵەرەوە. ئەم کردارە 2 بۆ 3 جار لە ڕۆژێکدا دووبارە بکەرەوە بۆ ماوەی 3 بۆ 4 ڕۆژ. گیراوەی دووەم، لە بەیانیاندا پێشتنی ددانەکانت 1 کەوچک ڕۆنی زەیتی گوێزی هندی بدە لە زمانت بۆ ماوەی 15 دقە لە ناو دەم تا بیهێڵەرە و پاشان بە فڵچەیەکی نەرم لە زمانتی لێ بکەرەوە بێ ئەوەی قوتی بدەی. ئاوێکی گەرم بە ناو دەم تا بکە و ددانەکانت وەک هەر کاتێکی ئاسایی بشۆ. هەموو بەیانیەک ئەم کارە دووبارە بکەرەوە بۆ ماوەی 3 بۆ 4 ڕۆژ. بینەرانی عزیز بڕگە بابەتەکانی بەرنامەیە پەیامی ڕۆژی ئەمڕۆشمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە. خواتان لەگەڵ.